ڕاستیەکەی بەتەمام ژن بێنم باشە سەلامەت بی. زۆر ڤیدیۆشت دەبینم نەسحەتی گەنجەکان دەهەیە وان ڤیدیۆ مامۆستا ینی تۆزێک چۆن بڵێ پێبینیەشیان دەدەێ یان لە وەختە شتێک ڕایان دەگرین جا نازانم بەستاکە نەسحەتی تو چێ لە بۆ ئافرەتێکی دیندار و جوان و بەئەخلاق و طەبیعەت باشە دۆزیەوە تەوەکەل عەلە الله قوربانگیان گوێمە دە هیچ یەک شت دیندار بێت بەئەخلاق بێت طەبیعەتی باش بێ و جوان بێت بڕۆ پێشەرەوە بڕۆ پێشەوە تەقەدەم قوربانگیان. مامۆستاجیان عەیبیشە و قسەی دەکەم کچێکە ینی لە ڕێگەی ئیش و شتانەوە ناسیتم طبعا محترم و ڕێکوپێک زۆر ینی بە ئەدەب و شتەوەی کە ظاهریان بەشە لێ دیارە من لە ناسم هیچ کۆنتاکێکم شتێکم لەگەڵی نەبوو بڵێەوە علاقەم لەگەڵی هەبوو بیان شتێک بچکەم بخۆم حەز بۆ شتانە ناکەم. ئەوای نەکردی کێشە نییە ئەوانە بێ کێشە نییە مامۆستاجیان بەس وەڵای یەک مشات و تەشکیلاتی بۆ خۆی نەکرد بێت ئەسڵی جوانەکەی خۆی بێت و طەبیعی بێ و ئافرەتێکی ڕێکوپێک بێ و دیندار بێت تەوەکەل عەلە الله براشینەکەم یەک و دوی لێمەکە و خوای گەورە بۆتی ساهل کاگە خەیری پێوەی ئینشاءڵڵا. مامۆستاجیان وەڵای یەک کێشەم هەیە وتم ئەگەر ئافرەتەکە سفور بێ بەڵام ئەوە تێ من بیکەم بە حیجاب بەخوا جۆڵاگرە ئافرەتی سفور بە مەلاژ ناکرێ بە حیجاب خۆی مامۆستا سفور نییە ینی بۆ هەندێک شوێن حیجاب لەبەر دەکەن بۆ هەندێک شوێن سفورە ینی حیجابش تاوا نییە. یان یەکشێکت پێ بڵم ئافرەت بە مەلا ناگۆڕدرێ بە تۆ هەر ناگۆڕدرێت چاوەڕاستەکەم ئافرەتی سفور بە قەنەعەتەوە بۆتە سفور ئافرەتێک کە حیجابە بە قەنەعەتەوە بۆتە حیجاب بۆیە هەر ئافرەتێ بە قەنەعەتەوە نەبێتە حیجاب مستەحیلە بتوانیت ئیدامی لەگەڵا بکەیت یا ئەوە تا بێت تۆ بچیتە سەردینەکەی یان ئەوە بێتە سەردینەکەت و لە کۆتاییە هەر پیا و ملی داوە بۆ بابەتانە بەخوا ژن هەبوو لەم شارەیە تەلاقی وەرگرتوەوە لەسەر لەشک و حیجاب پیاوەکە خوا هیدایەتی داوە و تەحملی نەکردووە ژنەکەی بەو شێوازە بێ و پانتۆڵ کاتەپی والحاصل آخر شت ئەوە نیقاش و مناقەشەیان کرد و کێشەیان بۆ دروست بوو ژنەکەی تەلاق داوە ژنەکە ویستۆتی یعنی وتۆتی تەلاقمدا بەڵام من ئامادە نیم لە شک کەمە سرم بۆیە زۆر زەحمەتە ئەگەر تۆ لەو ڕێگەیەوە بڵێ ئەیکەمە حیجاب بۆت ناکرێتە حیجاب بەڵام ئەگەر خۆی وعد ئەدات بڵێ ئەو ڕۆژەی کە ئەم گوازیتەوە بە حیجابەوە بم هەتا ئەو ڕۆژەی ئەمرم لەگەڵ تا دەچوومە دەرەوە بە حیجابەوە ئەوە قەیچێکە براتەوە کەل عەلە الله بەس بڵێ قەیچێکە بەس با یەکەم ڕۆژی مارەکردنمان بەو جلە مۆدەیە و بێ و ڕۆژی گواستنەوەشم دوای ئەوە بەخوا ئەمە حیجابومانە باوەڕی پێمەکات بە هیچ شێوازیەک وعدەکانیان نابەنە سەر جا ئەو کاتە ئەبێ بکەویتە شەڕ لە شەڕیشا دایمەن پیاو ئەیدۆڕێنێ لەگەڵ ژنە هیچ پیاوێکم نەبینیوە لە ژن بەرێتەوە ئیلا مەجبوری مل دەیت یا ئەوە تا ئەبێ لی جیاوە بیت یا ئەگەر لە ماڵێک کابووی مەجبوری تۆ بێدەنگ بیت چکە ژن دەمی ناوەسێت الحەقی دەمی ناوەسێت سبحان الله لە ماوەی دەچرکەیە چواردە جوملە و بۆڵێت ڕاستەکەم تۆش مامۆستاجیانەی پرسیارێکی تر ژن هێنان ئیوێ قەرزی بۆ بکەی خۆت قەرزبار بکەی وەڵا قوربانگیان ئەگەر ژنەکە هی ئەوە بێ ئەرە وەڵا بڕۆ قەرزی بۆ بکە ئەگەر ژنەکە هی ئەوە بێت یعنی تێبگە لە قسەکەم یعنی ئافرەتێکی جوانی ڕێک و پێکی دینداری خواناس کە ڕێکەکەوێت قەیچێکە برا بڕۆ دەفتەرە دۆلارێکی بۆ قەرزکە لە برادێک لە یەک دوو برای موسڵمان بە مانگانە بیان دەرەوە هەر کاتی هاتە دەستەوە بیان دەرەوە ئەرەوەڵا نیعمەتە خەڵک بۆ مۆبایل قەرزەکە ئەی بۆ ژن قەرز ناکەیت بۆ قەنەفە قەرزەکات بۆ سەیارە قەرزەکات وەڵا زەلام وا هەیە قەرزاری 5-6 شتە مۆبایل قەرزارە سەیارە قەرزارە خانوو قەرزارە بەس ژنی نییە ئێتخوا گوناح نییە بۆ ژن قەرز نەکەی وەڵا خۆشترین قەرز ئەوەیە بۆ ژن قەرزکەیت وەڵای مامۆستاجیان هیچ لە بڵم لە مەسرف و لە شتانە ناسم ینی هەر کووەک نیەتم هینا کە ژن بێنم ینی بەخۆشم نازانم کو ئەو خێروبێرە لە بۆ من هات ینی ڕات بەم زیاد کرا ینی هەر لەو گۆڕی پارەم لە بۆ دەهات ببێ ئەوەی بەخۆم هیچ بکەم ینی ژن ئەگەر ژنی چاک نیعمەتە ژنی چاک بەخوا چۆن بڵێم یعنی خەزێنەیە هەر خەزێنەیە گەنجینەیە کە قاسەیەکە پڕ لە پارە و پڕ لە بەرەکات ئیتر ژنی خراپش ئاگرە دێتە ماڵەوە ئەتسووتێنێت شێرە
ئەتخوات ئیتر دێوەزمەیە شەوانە کابوست بۆ هێنێت ئەرەوەڵا برایان تام لە ژیان ناکەی ژنی خراپت هەبێت هاوسەری خراپت هەبێت تام لە ژیان ناکەیت مامۆستاجیان وەڵاهی زۆر قەلق بووم بیدایەتی لەبێ لەبەر ئەو کە باسم کرد لەبەر ئەو حیجاب و سفوریایی جا زۆر دوودڵ بووم نوێژی ئیستخارەم کرد ئەو دوودڵیەم نەما ئیسا ئەڵێ چی نوێژەکە ئەڵێ چی ئەڵێ تەقەدەم ئەڵێ هجووم وڵا دەڵێ تەقەدەم مامۆستا ئەڵێ تەقەدەم ئەرە وەڵا لەیەکی تر ئەگە دوو ڕۆژتر بوو پانتۆڵەکەی کردە پێ و نەبووە حیجاب لۆمەی خۆکەی ها چاوە ڕاستەکەم چونکە ژن بە قسەت ناکات مامۆستاجیان دوعای خێرمان لۆ بکەی ئینشاڵڵا ویژەگەر قسمەتی خۆی بکەوتە سەرێ وڵای ترە بێ کاکە پیا و غیرەتی هەبێ و مەرج و قەراراتی خۆی هەبێت وڵای جا مامۆستا ئێستاکە پێش هەموو شتێکەمە دەبی دانیشتین هەندێک شت هەیە کە من پێت دەڵێم یەک دوو سێ ئیوانیا خۆی وایە نابێت لەگەڵ ژنا من جەمج بکەیت سەریح بڵێ ئەمانە لە لای من هێڵی سوورن خەتی سوورن تەجاوزکردنیان مستەحیلە قبوڵی بکەم اینجا هەر لە ئیساوە پێتەڵێم دوای دوو ڕۆژتر نەڵی نەمزانی تێگەی ژنەکە بەبێ میکیاژ دەیتە دەرەوە جوانی تۆ تایبەتە بە خۆم لە دەرەوە هەر جارێ خۆت جوان کرد ئەوە لە لای من بۆ پیاوی خەڵک خۆت جوان کردووە ئەگەر ئەتەوێت جوانبی لە بەردەم منە جوان بە تێگەی جلی تەسکت جلی تەنکت جلی کورتت لە ماڵەوە بۆ من ئەوە خۆم دڵی خۆم و خۆم حەزیلیەکەم تێگەی بەڵام لە دەرەوە ئەوانە هێڵی سوورن بە هیچ شێوازی قبوڵی ناکەم دایکت باوکت ئەبێ پێیان بڵێ ئەوانە هێڵی سوورن نابێ بێ احترامیان بەرامبەر بکەیت خزمەتکردنی خۆم و میوانەکانم ئەولیاتی ژیانمە تێگەی ڕێزگرتن لە خۆم قودسیەتی خۆم پارێزراو بێ لە ماڵەوە ئەوە ئەولیاتی ژیانمە ئەبێ هەموو شتەکانی لەگەڵا پێ بڵێیت قوربانگە ڕاستەکە دەی ئینشاڵڵا مامۆستاجیان ئەگەر قسمەتی خۆیان لەسەر بێەوە ڕێک دەکەوی گە خێرتدا بگە ئەگەر شێر نییە خوا بۆتی ئاسان کە و شێریشە خۆی گەورە لەو شێرە لا